ديانا 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 چی بۆ گێژان ناتەوە؟ خۆت گێژی خەریکە خەوت لێکەوێ سەرێکی مۆبایلەکە بزانە جوابی نەدایتەوە چی و هەموو نامێ؟ ئەم تێلێک دەنگەکە جوابی نایەوە بۆڵە بۆڵ جارێکی کە بۆی کەرەوە خوا جواب بەرەوە خوا جواب بەرەوە ئەو خوا جواب بەرەوە چاڕی تۆی جواب ناداتەوە خوا ببورن ئەو هەڕێمان ئێستا لە ڕێگای یەک دەکەین خەینم خۆم حەز دەکەم ئەو شتانەوەکەی جا چیم کردووە؟ چی کردووە خۆمان کەم شەوشی جا بۆم شەوشی چی بووە یانی ئێستا؟ هەڵیگرا خۆت هەڵیگرا فڕێن نەدەوە خۆت هەڵیگرا خێرا جارێکی کە ئەمە بەسەر نانەکەین خۆشی تووڕاکە پێوتی خۆت بچۆ ئەو گێژە نازانێت جا من چ زانێت بەتیەکەی منم ڕۆشتی بیرەچێت و نازانێت درانەوەرن دەی با دەست پێکەین دەی درانە کاترانی کرۆ با دەست پێکەین چییە بۆ وا سێر مەکەن چییە؟ ئەڵێ دەست پێ بکەین لەکوێ بووی ئەرە چی دەکەم تووشەکان بێنم ئەمە هەموو شتێکی بەگاڵتە گرتووە لەبەر چاوی عایلەمە خەیە شەرەفیە مێگوت ئێستا هاتووە هێواش چۆن شتەکان بێنم قاش دەکەن دیانەگەم ئەو مامەکەی بەجارە ناتەمە بۆی تریش کە داوا کرد تۆزێکی کەواگە ئەها بەدیری بەر یا دەی با دەست پێکەین شانۆکەمان خۆی لە ساڵی پارکرا یەکەم جار ئەو بوو کە لە کاتی شۆڕەشی ڕۆژهەڵات کە دەستی پێکرد ئێمە و کاتە ویسمان شتێک بۆ ئەو شۆڕەشە پێشکەش بکەین ئامادەکاریمان بۆ شانەیە کرد و لە دوو شوێن عەرزیشمان کرد بۆ شانۆکە بەڵام بۆ یادەکە ویسمان دووبارە شانۆکە پێشکەشکەین بەڵام بە هەنێک جیاوازی ترەوە وەکو هەوی پارنا کەسەکانمان کەمی کردووە پێشتر زیاتر بوو بەڵام ئێمە ویسمان بە شێوازێکی تر شانۆکە پێشکەش بکەین پەیامێکی تری لەگەڵا بێ هەنێک شتری تری بۆ زیادە بکەین بۆیە کەسەکانمان کەمتر کردووە ئێستا ئێمە سێ کەسین لە ناو شانۆکەیە شانۆکەمان هەمووی بەگشتی ژنە هەر لە ئەکتەرەکان هەر لە کاری دەنگ هەمووی ژنە پارکە پێشکەشمان کرد دەنگدانەوەیکی زۆری هەبوو کە داوایان کرد بۆ فستیڤاڵ و شتیواش بۆ کەرکووک بردمانەوە شانۆکەمان چونکە شێوازی شانۆکە زۆر جیاواز بوو باوەڕم وایە کە لەو کاتی شۆڕشەیە کەس شانۆیەک بۆ شۆڕشەی نەکردبوو بۆیە خەڵک زۆر پێی خۆش بوو پێی جوان بوو کە ئێمە شانۆکانمان پەیامێکی هەیە بۆ شۆڕشێکە بۆ ژنێکە کە داوای ئازادی کردبوو ئەم ساڵ بڕیار وایە حەڤەی مانگ بێ لە ساڵیادی ژینە ئەمینیدا بێ زۆر کاریگەری کردووە شۆڕەشی ژینە ئەمینی و شۆڕەشی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک دەزانین کە چەندەها ساڵە ڕۆژهەڵات و ئێران لە ژێر دەستی دەسەڵاتداریە ئازادی خۆی لە دەستاوە بۆیە کە بە بۆنەی ژنێکی ئازاوە کە ئازادی ویستووە کە دژی ئەو دەسەڵاتە بووە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو ژنە هاتۆتە دەنگ و شۆڕشێکی یەکجار گەورەیان کردووە بۆ ئێمە زۆر شتێکی گرنگە بە تایبەتی بۆ ئێمە ژن کە ئێمە شوەک و ئەوانە هەڵگری پەیامی ئەوان بین و بەردەوام بین لەسەر ئەو ڕێژکەی ئەوان تا تێکەکە دەبێتە بۆ خۆمان خۆش بین وانە؟ شانۆگەریەکەمان بە زۆری بەگشتی باس لە شۆڕشی ژینە ئەمینیە کاتچکە ئێمەمانە لەڕێی ئەم شانۆگەریەوە زیاتر ئەم شۆڕشە زیینوو بکەینەوە ئەم شۆڕشە نەبوو کە تەنیا لە ساڵی ڕابردووە ڕوویە بەڵکو شۆڕشێکە بێت کە بەردەوامە بێ هەتاوکو ئێمە ئەگەین بۆ ئەنجامەی کە ئەمانە ئەو هەدەفێک کە دیاریمان کردووە شۆڕشی ژینە ئەمینی بە تەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە دەنگی نایەوە بەڵکو لە تەواوی جیهانە دەنگی یایەوە لە پاڵی شیات تا ڕادەیەکی باش لە باشووری خۆشمان لە باشووری کوردستانە دەنگدانەوەیکی باشی هەبوو بەڵام بەو پێێنە بوو کە ئێمە خوازیاری بووین و ئەمانویست هەر بۆ ئەمانە لە ڕێی ئەم شۆڕشۆ زیاتر کوردانی باشوور و ژنانی باشوور بە تایبەتی تێبگەێنین کە ئێمەش هێشتا نەگەیشتوونەتە ئەو مافەڕەوایی کە پێویستمانە و ئەمانە شۆڕشی ژینە ئەمینی زیاتر بربڵاو بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە
بەستنەوەی ژن تەنیا بە سەرپۆش نییە بەڵکو بە چەنەها ڕێگەی ترە بە چەنەها یاسای توندڕەوانە ژنیان بەستۆتەوە و ئەم شۆڕشەی ژینە ئەمینی بۆ هۆکاری ئەوەی کە ژنان بە ئاگا بێنەوە و دەستکەن بۆی کە داوای مافی خۆیان بکەن لە هەموو ڕوەکانەوە شۆڕش ژینە ئەمینی تەنیا شۆڕشێک نییە بۆ لابردنی سەرپۆش. شۆڕشی ژینە ئەمینی هێزێکی زۆریە بە ژنانی ڕۆژهەڵات و ئێران و لە هەمان کاتیشا بۆ ئەوەی کە هێزبا بە ژنانی باشووری کوردستان کە بە هەمان شێوە بە ئاگا بێنەوە دژی دەسەڵات بۆ وەستنەوە کە زوڵمێکی زۆری لە ژنان کردووە بە تەواوی لە هەموو جیهانە نەک تەنیا بۆ کوردان. من وەکو ژنێکی باشووری کوردستان پەیامم ئەوەیە کە ئەم شۆڕشەی ژینە ئەمینی نەوەستاوە هێشتا بەردەوامە ئێمە ئەبێ بگەین بەو ئامانجەی کە ئەمانێت و دیاری ماکرۆکەیش ئازادی تەواو بۆ تەواوی ژنانی جیهان بۆیە بە هەموو کەسێک هەڵم کە بەردەوام بن لەسەر شۆڕشی ژینە ئەمینی و درێژە پێدەری خەباتی ژینە ئەمینی بن. باوکم بەنامەیەکی دەنگی ناردووە. چی بووە؟ شوێنی نمایشەکەی زانیوە. ئەڵێ ئێستایم کوڕەکانە نێرە کوڕەکان کێیە؟ کوڕە دە حیمایەکانی ئەرە بە کێ تەسویری کرد چەند فریان کەوتن ئەو کامێرایە نابەت و خوا حیمایە خواگەر هاتن بۆ سەرمان یارمەتیمان ئەدەن پشتیوانی مانەکان چی یەکەم نێسا بەتەنیا خەمی خۆمی خەمی ئێوەش بە چی بکەین ئێمە؟